بۆ سەلامەتی تەندروستی توشبانی نەخۆشی شێرپەنجە نەخۆشخانەی هیوا لە سلێمانی هۆشداری بە هاوڵاتیان دەدات بەهۆی مەترسی ڤایرۆسی کۆرۆنا سەردانی نەخۆشخانەکە نەکەن بەتایبەت کە توشبانی نەخۆشی شێرپەنجە سیستەمی بەرگری جەستەیان لاوازە و مەترسی توشبوونیان بە ڤایرۆسەکە چەند هێندەیە. تایبەت بەو نەخۆشانەی کە توشبووی شێرپەنجەن و تازە خراونەتە سەر چارەسەری شیمیاوی داواکارین لێیان ئەوانەی کە دانیشتووی ناو پارێزگای سلێمانین لە کاتی مۆعیدی دیاریکراوی خۆیان دابێنە نەخۆشخانە بۆ وەرگرتنی چارەسەرەکان و لە هیچ ڕۆژێکی تردا سەردانی نەخۆشخانە نەکەن. ئەو توشبوانەی شێرپەنجە کە لە دەرەوەی پارێزگای سلێمانین لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان یاخود عێراق ئەوە تا بەرواری 15 چوار بۆ وەرگرتنی چارەسەر بە هیچ شێوەیەک سەردانی نەخۆشخانەی هیوا نەکەن چکە ئێمە ناتوانین چارەسەریان بۆ دابین بکەین. ئەو نەخۆشانش کە سەردانی نەخۆشخانەی هیوایان کردو پێشتر بەڵام توشبووی شێرپەنجەنی نەخۆشی خوێنی ئاساییان هەیە تکایان لێ دەکەین لە ئێستادا سەردانی نەخۆشخانە نەکەن تا بەرواری 15 چوار و لە دوای ئەو بەروارەوە بێنەوە بۆ وەرگرتنی چارەسەرەکانیان لەبەر ئەوەی ئەوانە نەخۆشی ئاسایین زۆر ئاسایی ئەگەر بێت و بۆ ماوەی مانگێک نێنەوە بۆ لای پزیشکەکانیان. تا ئێستا لە سلێمانی تەنها یەک حاڵەتی گیان لە دەستدان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە تۆمار کراوە. 6 حاڵەتی دیکەش کە پێشتر تۆمار کرابوو باری تەندروستیان جێگیرە و نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆناشیان تێدا بەدی نەکراوە بەڵام لەبەر سەلامەتیان لەژێر چاودێری پزیشکیدا دەمێننەوە. لای خۆیانەوە بەرپرسانی تەندروستی سلێمانی دەڵێن بۆ دووربوون لە ڤایرۆسی کۆرۆنا پێویستە لەسەر هاوڵاتیان تەنها ڕێنماییەکان جێبەجێ بکەن. ئەو حاڵەتانش کە لە شاری سلێمانی دەستنیشان کراون جگە لەو حاڵەتەی کە بەداخۆ گیانی لەدەستداوە هەموو حاڵەتەکانی کە هیچ نیشانێکیان نەبووە و هەتا ئەم ساتەش کەمە قسەی تێدا دەکەم باری تەندروستیان زۆر جێگیرە وەکو کەسێکی ئاساییە بەڵام بەپێی فەحسەکان کە بۆیان ئەنجام درراوە هەڵگری ڤایرۆسەکەن بۆیە تەنها ئێمە ئەوەی کە کردومان ئەم کەسانەمان عازل کردو و جیامان کردوێتەوە و خۆشبەختانە باری تەندروستیان زۆر جێگیرە و دەتوانم بڵم ئامادەکاری تەواو لە شاری سلێمانی کراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەم لە خۆپارێزی هەم لە چارەسەر بەڵام گرنگترین پێش چارەسەر و خۆپارێزی هۆشیاری تەندروستی تاکە و پابندبوونە بەو ڕێنمایانی کە بڵاو دەکرێتەوانێ چونکە ئەگەر بێت و حەجمی ئەم نەخۆشیە زۆر گەورە بێت ڕەنگە وەک ئاگادارن لە وڵاتە زۆر پێشکەوتەکانیش چارەسەرکردنی قورسە بۆیە گرنگە خەڵک پێش چارەسەر بیر لە خۆپارێزی بکاتەوە چکە ڕێنمایەکان زۆر سادەن هەموو کەس دەتوانێت لە ئاستی خۆی بێتە پزیشکێک بۆ خۆی و بۆ ئەو کەس و کارش کە لەگەڵیەتی. نەخۆشخانەی هیوا داوا لە نەخۆشانی شێرپەنجە دەکات ئەوانەی لە دەرەوەی پارێزگای سلێمانین تاوەکو 15 نیسان بە مەبەستی وەرگرتنی چارەسەر سەردانی نەخۆشخانەکە نەکەن بۆ پێی چارەسەریان بۆ ناکرێت و پێویستە تەنیا لە سنووری خۆیان سەردانی پزیشک بکەن. هاوکات داوا لە توشبانی شێرپەنجە دەکرێت لە کاتی بوونی نیشانەکانی هەڵامەتی ئاسایشدا پەیوەندی بە ژمارەکانی هێڵی گەرمەوە بکەن بۆ ئەوەی لە زووترین کاتدا پشکنینیان بۆ بکرێت. ڕامیا ڕوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.